سڵاتان لەبێت ڤانیا ئیبراهیم و وختەیبارتان بۆ باز دەکەم. بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق دەڵێت یەکلا بووەتەوە ئەم ساڵ دوو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەفەوتێت. بە گوتەی فازڵ نەبی کۆتایی ئەم ساڵ بەغدا دوو موچە لەگەڵ موچەی مانگەکانی 11 و 12 هەرێمی کوردستان دەنێرێت و بە تەمای موچەی دیکە مەبێت. وەزارەتی پێشمەرگا ڕایدەگەێنێت هاوکاری دارایی هاوپەیمانان بۆ مانگی دەی ئەم ساڵ خرایە سەر هەژماری وەزارەتی پێشمەرگا بە گوێرەی ڕاگەیەندراوەکە. ئەمڕۆ چوارشەممە ڕێکارە دارایی ژمێریاریەکان تەواو دەکەن و سبەینێ پێنجشەممە دەست بە دابەشکردن دەکرێت. لەم مانگەدا زیاتر لە 97 ئەفسەر و پلەدار و پێشمەرگا لە ڕێگەی پرۆژەی هەژماری من هاوکاری هاوپەیمانان وەردەگرن. ئەوانی دیکەش لە ڕێگەی سیستەمی بانکیەوە هاوکاریەکان وەردەگرن. سەرۆکی هاوپەیمانی مولکی زۆن دەڵێت عێراق لە لێواری داڕمانی ئابووریدا جگە لە کەرتی نەوت پشتی نەبەستوە بە سەرچاوەکانی دیکە. محەممەد عەلاوی ڕایدەگەێنێت وڵاتان کار لەسەر وزەی پاک دەکەن و عێراق بەتەنها پشت بە نەوت دەبەسێت. بودجەی بەکاربردن زۆر زیاترە لە داهاتی وڵات، بۆیە زۆر پێویستە بیر لە جێگرەوەکانی نەوت وەکو سەرچاوەی داهات بکرێتەوە.